بەڵێ خۆشەویستان لەم ژینگە و لەم ژیانەی کە ئێمە تێیدا دەژین لە چواردەورمان کۆمەڵێک ئاژەڵ و باڵندەی کێوی هەن کە هاوشان لەگەڵ ئێمەدا دەژین. بێگومان کاریگەریە ژینگەیەکان کەش و هەوا کاریگەری ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆی لەسەر ئەوانیش هەیە. بۆ نوێ لە زستانێکی سەختە کە بەفرێکی زۆرە بارێ یان کە پێچەوانەوە دابارین و باران کەمە بێت بۆ ورزی هاوین ئەمان گرفتیان لە سەرچاوەکانی ئاو وەکانی و کانیا و جۆگەکانە بۆ دروستە بێت کە پێشتر ئاویان لێ خواردوەوە ئێستا نییە یان لە زستانە بەهۆی بارینی بەفرێکی زۆرەوە ئەو لە وەڕێیان ئەو دانەوێڵەی کە پێویستەکە بیخۆن ئەکەوێتە ژێر بەفرەوە. بۆیە زۆر جار لێرە و لەوێ ئەبینین کۆمەڵک گروپ کۆمەڵک کەس کۆ دەبنەوە ژینگە دۆستن شاخەوانن دەچنە ئەو ناوچانە و چ زستان بێت چه هاوین بێ خۆراک لە زستانە بۆیان دابینەکەن و لە هاوینانیشە زۆر جار بینی ومانە ئاویان بۆ دابینەکرێ گۆلێک حەوزێک چاڵێک دروستەکرێ و ئاوی تێکرێ بۆی کە بەشی چەند ڕۆژێکیان بکە هەرچەنە دەوترێت ئاژەڵ و باڵندەکان دەتوانن خۆیان بگونجێنن لەگەڵ ژینگەکە و خۆیان وەکو بڵێ لەو بارودۆخە ڕزگار بکەن. بەڵام لێرە و لەوێ خەڵکانی ئاژەڵ دۆست و ژینگە دۆست بەم بابەتەوە سەرقاڵن. ئێمە ئەمڕۆ بە میوانداری بەڕێز کاک سیامەند ئەحمەد شاخەوان و ژینگە دۆست بازە دابینکردنی ئاو بۆ ئاژەڵ و باڵندە کێویەکان لە وەرزی گەرمادا دەکەین کە بە سوپاسەوە بەڕێزیان لە ستۆدیۆ لەگەڵمان میوانن. کاک سیامەند بەخێر بێت. زۆر سپاس بۆم بەخێر بێت. هەر بەڕاست کاک سیامەند پرسیارە جدیەکە وەیە پێویستەکە ئێمە چ لە وەرزی سەختی زستان یا لە گەرمای هاوینە ئەگەر لە زستان دابارین کەم بوو بێ ئێمە دانەوێڵە و خۆراک بۆ ئاژەڵ و باڵندەکان یان ئاویان بۆ تەرتیب بکەین یان ئەوان خۆیان نەتوانن چارەسەری خۆیان بکەن؟ سەرەتا دەستخۆش بەنای خۆی بەخشندە میرەبان. ئێمە ئەگەر ئاوڕێک لە سروش بدەینەوە دەبین کە هەڵبەت دەربارەی پرسیارەکەت پێویستەکە بێگومان بەهۆی تێکچوونی ئیکۆسیستەمی کە زۆربەی زۆری دەستی مرۆڤی تایە بۆ لەبەرەوەی ئێمە وەکو شاخەوان زۆربەی کاتەکان ڕووەکەینە سەرچاوە ئاویەکان کانی و کارێزەکان دەبینی کە بەهۆی بژێوی ژیانی مرۆڤەکان ئەتوانین زیاتر ئەمە پۆلێن کەین کە سەرچاوە ئاویەکان ون کراون یاخود هەڵگیراونەتەوە براونەتە شوێنیشکە. بۆیە سیستەمی ئیکۆسیستەمی ژیانی سروشتیەکانی شووان کە سیستەمیان تێک چووە دەبینی کە پێشتر پشتی بە سەرچاو ئاویەک بەستووە کە ئێستا لەوێ نەماوە هەڵیان گرتوێتەوە. من خۆم چەندین سەرچاو ئاویەزانم کە هەڵگیراوەتەوە بە بۆری براوە بۆ باخێک یا شوێنێکی ئاوەدان کە هیچ پەلەوەر و ژیانەوەرێک یعنی سەڵ ئەکا بچێتە ئەوێ بۆیە بەرەو لە ناوچوون ئەچن. کاک سیامەند ئەو هەوڵانی کە درێ ئەمە لەسەر ئاستی تاکەیان ئەو تا ئێوە بە شازی گروپین چونکە بەڕێز لەگەڵ بەڕێستا پێشتر لە کەمپینی شاخەوانی و ئەوانەیە گفتوگۆمان کردووە لەوەی کە بەڕێستان شاخەوانیشن ئەمە بەهۆی ئەوی کە خۆتان شاخەوانن ئەم کەمپیوتەرتان کرد بە بابەتێکی تر لەگەڵ ئەوەی کە ئەنجامیەدەنیان ئەو تا ئەمە بابەتێکی جیاوازە و شێوازێکی ترە بۆ خزمەتکردنی ژینگەکە. هەڵبەت لەوانەیە گەر ڕاست بڕۆن لەوانەیە شاخەوانەکان زیاتر هەز بە ئازارەکانی سروشت بکەن. شاخەوانەکان کە ئەچنە سروشت و چێوەکان دەبینن کە سەرچاو ئاویەکان نەماون باڵندە و پەلەوەرە چێویەکان ئاژەڵە چێویەکان زیاتر نزیکە بنەوە لە مرۆڤ بەهۆی توونیەتی و بەهۆی برسێتیەوە کە هەر یەکێ لەوانەی کە سەرەتا بگەڕێمەوە بۆ پرسیارێک تۆ ئاماژەت بەوە کە ئایا پێویستەکە ئێمە خواردن و خۆراکیان بێنێ بێگومان نەخێت پێویست ناکە ئێمە خواردنیان بێنێ بۆی ئاژەڵە شێویەکان خۆیان بۆ پەیداکردنی بژێوی خۆیان هەوڵ بدەن بۆی فێری تەمەڵی نەبن. هەر لە ساڵانی پێشوە لە شاخی سەبەلان لە ئێران کە بوونی چەند ورچێک لە نزیک کەمپی سەبەلان کە کەمپێکە کەمپین شاخەوانە چێ لەوێ هەوێتەوە ئەو ورچ و ئاژەڵانە وا فێر ببوون کە تەنها پشتیان بەو خۆراکانە بەس کە شاخەوانان ئەیاندا پێن. بۆیە شاخێک سەختە کە شۆهاکی سەخت بەسەریان هاو شاخەوان ڕووی نەکردە ئەو ناوچەوە بەهۆی ئەوەوە ورچەکانیش لە ناوچوون بەهۆی پشتیان تەنها بۆ خواردنە بەستە بوو. فێر کرابوون لە مناڵیەوە پەروەردە کرابوون کە
پشت بۆ خواردنە بەچن کە ئەو خواردنە نەما ئیتر هیچ هەوڵێک نەما بۆی لە ناوچوون بۆی ئێمەش زۆر جار ئەبێ ئاگامان لە ئیکۆسیستەمی ئاژەڵەکان بێ کە خوان لەسەر چ بنەمایەک ئەژین ئێمە ئەوەی کە ئاماژەمان پێکرد لێرا زۆر گرنگە بەهۆی کاریگەری وشکە ساڵیەوە کە ئەم پەلەوەرانە کەم ئاژەڵانە لە ناو ئەچن یعنی تەسەور ناکەی لەم ڕۆژانی پێشوە کە من چووم هەڵبەت لەسەر ئاستی تاک پرۆژەیەکی بچووک ئاوە کە درکم بەوە کردووە کە بێهۆ نییە کە و سوێسکە و شۆکان لە مرۆڤ نزیک ئەبنەوە یعنی تۆ لەوانەیە دەستێک پشۆی لەوانەیەک ئاوێک بڕێژی ئەوان بۆنی و ئاوە بکەن و بێنە نزیک کرد کەواتە ئەمە نیشانەی ئەوەیە کە بەڕاستی پێویستیان بە ئاوە پێویستە لەسەر ئێمە ئەگەر من لەسەر ئاستی تاک ئەمەم کردو ئەگەر ئێمە لە کەسە و لە ئاستی خۆنمانەوە بتوانین خزمەتێک بە سروشت بکەین سەرنجام سروشت مڵکی هەمومانە و دەبێ بژێڕینەوە بە پاچی و بە چاچی تەسلیمی دەستینەوەکانمان کاکسیامەد لە ڕووی ئەوەی دابینکردنی ئەو ئاوە بۆ تۆ خەرجێکی زۆریان ئەگەر بوونە سەر ئاستی گروپیان بوونمە حکومەت یان ڕێکخراوێکی کۆمەڵگەی مەدەنی بکرێ ڕەنگە جیاواز بێ و تا ڕادێک ئەرکەکە سوکتر بێ بەڵام ئەگەر لەسەر ئاستی تاک بێ ڕەنگە بۆ بەڕێستان قورستر بێ ئەمە دابینکردن بە بەردەوامی بێگومان وەکو وتم شاخوانان وشیارتر یان ئەبە ئاگاترن لە سروشت ئێمە گەر جاری وا هەیە هەندێک کات بەداخەوە بۆ کاری نەشیا ئەم جۆرە پرۆژانە بەکاردێنن کە ئاویان بۆ دابینەکەن بۆ ئەوەی بتوان ڕاویان کەن یعنی یەکێ لە یاساکانی شاخەوانی کاڵێ بوونی کەمپین نابێت لە 150 متر نزیک بی لەسەر چاو ئاویەکان و کە کەمپیک نەکەیت با بڵێن شەومانەوە ئەەکەیت بەڵام بەداخەوە لە هەندێک شوێن ئەبینی حەشار و شوێنی ڕاوچی کە لە نزیک ئاودانیەکان بۆی بتوان ڕاویان کەن ئەوانیش ناچارن بێنە سەرچاوی ئاویەکان بۆیە ئەماگەر لەسەر ئاستی حکومەت بۆ نمونە ئێستا لە بناری پیرەمەگنوم لە پشتی قەرەچەتانەوە پرۆژێکی هەلو شێوەیە کراوە کە زۆر پرۆژەیەکی جوانە ئەویش دیسانەوە هەر لەسەر ئاستی تاک کراوە یعنی پرۆژەیەکی ئاو نزیک هەزت بۆ 1200 متر سۆندە و ئاوی ڕاشاو لە بنان لە ناو شاخەکە حەوز و ئاوی داناوە کە ئەو دۆڵی ئاودان کردوێتەوە بە کاچیتە ناو سروشتەوە کە قاسپەی کەوجریوی چۆلەکە و تەیر و بوونی ئاژەڵە چێوی لەو ناوچانە یعنی تاوە هەز بە ئاودانیەکی هەز بە ئارامی زیاترەکەی بۆیە لەسەر ئاستی تاک تۆزێ قورسە بەڕاستی ئێستا من خۆم بردننی هەموو هەفتەیەک بردننی ئەو ئاوە بۆ ناو ئەو تەنچیە و دروستکردنی پرۆژێکی ئاو پچووکی ئالۆ شێوەیە بۆ من تۆزێ قورسە بەڵام هەستی بەرپرسیارەتی و خۆشەویستیم بۆ ژینگەوان لەکە کە هەست بە ماندوێتی نەکەم ئەم جۆرە ئیشانە بۆ ئەوەیە کە ئەم ئاژەڵ و باڵندانە لە مردن ڕزگار بکرێن دێکمان بەس ئەوەی خۆشت باسر کرد بە دیوێکی ترا ئەمە نابێتە سەرچاوێک بۆی کە خەڵکی نابەرپرس ئەوانەی کە ڕاوچین چوزانم سوور بزانم ئەم باڵندە و ئاژەڵانە لەکوێ کۆبنەوە ئاسانتر بتوانن ڕاویان بکەن یعنی ئەمە لایەنێکی دیکەی خراپیم ئیشە نییە بێگومان ئەگەر ئێمە بتوانن لە ڕێگای ئەم کەناڵی ڕاگەاندنەوە بەڕاستی بتوانین تاگ و شیارکەینەوە چونکە بەڕاستی ڕاوکردن لە هیچ سەردەمێکە با بڵێن بنەبڕ نەکراوە بەڵام بە جۆرەی پێویستی بووە پێویستی مرۆڤەکان ئێستا لە ئێستادا مرۆڤ پێویستی بەڕاوە بێگومان نەخێ یعنی ئەوەی کە هەرزانترین شت لە ئێستادا کە گۆشتە یعنی ئەوانش بۆ گۆشت واز لەوە بێنە حەز و خولیایەک بێ ئێمە بتوانین لە ئاستی ڕاگەاندن و ئەو کەناڵە سۆشیال میدیاکان بتوانین تاگ و شیارکەینەوە بۆی ئەم دیاردە نێڵین بێگومان کاریگەری شاخەوانان من خۆم زۆر لە ڕاوچین بیستووە کاڵێ ڕقیان لە شاخەوانە بەهۆی ئەوەی ڕاوشتەکان لێ تێکەدا کە بانیان زوو ئەچنە شاخەوانەکان ڕاو لە ڕاوچی تێکەدا بەوەی ئەمە لەوانەیە ببێتە هۆیەکانی ڕقی بەڵام ئەبێ ئەو ڕاوچیانەشیاک و ئەو تاکانەی کە حەز و خولیان ڕاوکردنە بوشیار بنەوە لەوەی کە سروشتیش بە بوونی ئەو پەلەوەر و ئاژەڵە چێویانەوە جوانە چونکە ناکرێمە سەردانی ماڵەکانیانەکەین و سەرنجام لە ناویان بەرین زۆر باشە کاک سیامەند
هەوڵ ئەدەی لە داهاتوە ئەم پرۆژە گەورەترکیان چش ناوچەیەکت بە دیاریکراوی داناوە بۆی کە ئەم ئاوادابیم کە بۆم ئاژەڵانە چکە گۆزانین ماشەڵا شاخ و داهەکانی کوردستان ینی زۆرن زۆر جار هەندێک کەمپینمان بینیەوە بەس تەنها لە شاخی گوێژە کراوە بە نمونە ئەو بە جێری سنووری و ناوچەکەی خۆم کە من لە کەندەکەوەدا ئەنیشم زیاتر هاتوچۆی زنجیرە شاخی بەرانانەکەم بە هەموو کانی و کارێزەکان بە بۆری هەڵگیراونەتەوە مەسەلەن کانی شێخ ئەحمەدە هەر هەڵگیراوەتەوە بە بۆری براوە بۆ شوێنێکی ئاودان کە قەترێک ئەو لێوە دڵۆپەنە بە کۆنکریت ڕانکێشاوە بوونی لە پشتی باڕۆییەوە چەند سەرچاوە ئاویەکە بوو دیسانەوە کانی و کارێز بوو ئەوانیشیان هەڵگرتوێت و بردیانە بۆ دەواجین و باخ و باخات کە هەنگەژاڵ مەشهورە لەوێ کە سەدان ساڵە هەنگی لێ نەبراوە بەڵام بەداخەوە ئێمە چەند جارێک خۆڵماندا کە زیندوی کەینەوە هەنگ و سنووقی بچووک بچووکمان بن لەوێ داینین کە حتا بتوانین ئاویشی بۆ دابینکەین بەڵام بەداخەوە نەئەتوانرا بەهۆی ئەوەی کە هەنگ سیفاتی وایە کە خۆی ئاو بچێشێ ئاوی پاک بچێشێ بەهۆی بنەبڕکردنی ئەو سەرچاو ئاویانەوە کە تە واد لێ کایتر هەست بە زیاتر هەست بە ئازارەکانی سروش پێ کاتەعنی ئەکری ئەم ئاوەش بەکار بێنرێ بەس نەک بۆ حەدەی کە تۆ هیچ سەرچاوێک نێڵیتەوە بۆ ئاژەڵەکێوێک بێگومان خۆزگە بمانتوانێ ئەوەندە خەڵک وشارکەینەوە لەوەی کە بەکاری ئێنێ لانی کەم ئەم ئاوە کە خوددا خەڵقی کە خوددا ڕەسانویەتی بۆ ژیان کە بتوانین لانی کەم ئەو تاکانی کە ئەو کارە ئەکەن لانی کەم حەوزێکی بچووک بهێڵنەوە بۆ ئاژەڵ و بۆ شۆکانی کە لەو ناوچەیاشین چونکە ئێستا بۆ نمونێکە ئێستا من تازەترین ئەم پرۆژەی ئێستام لە 1000 مێتر کردووە بەڵام بەداخەوە ئەوش سەرچاوێکی لێ ئەوش دیسانەوە هەڵگیراوەتەوە سەرچاوەکە هەموو کەس ئەوشی بێ بۆ 1000 مێتر ئەزانێت کە لە کۆتایی دێکۆنی بابەعەلی لە دەستە چەپی حەوزێک و ئاوێکە بوو بەڵام بەداخەوە ئێستا حەوز و ئاوەکەیان نێشتووە ئەویشیان کردووە بە بۆری و بردویانە کەواتە ئەمانە هۆکارن بۆ لە ناوچوونی سروشت وردەوردە لە ناوچوونی ئەو پەلەوروجیان لە بەرانە بۆ لایەنە پەیوەندیدارەکان لەکوێ ئەم بابەتن ینی بۆ نونەمە بەڕێوەبەرایەتی ژینگەمانێ لە سلێمانی ئێمە بەڕێوەبەرایەتی پۆلیسی پاراستنی ژینگە و دارستان و پاوانمان هەیە ئەمانە لە کوێنیان یا ئەمانە ئاگادارن لەم بابەتە ئێوە ئاگادارتان کردوونەتەوە کە ینی ئەم کانی و کارێزانە ئاو بەم شێوازە هەڵنەگیرێنەوە بەڵی ڕاست بڵین بە دوارە چوونمان بۆ ئەو کارە نەکردووە بەڵام بەهۆی سەرقاڵی جەنجاڵی ژیانەوە کە خەڵک خۆی ئێستا ئێمە لە گەڕەکانە ئەبیستینەوە یعنی ئێمە لە گەڕەکە دوێنێ من شکات لە میراوەکان ئەکرێ پێیان وایە کە ئاو نییە یعنی وای لاتۆ مرۆڤەکان نان پەرشێتە سەر دابینکردنی ئاوی خۆیان ئێمە ئەوەی کە لە دەستمان بێت تەنها ئەوەی بتوانین لە ڕێی کەناڵ و ڕاگەاندنەکانەوە هاوارکەین هاواری سروش بکێنین بە خەڵک کە سروشت و پەلەوەر و گیانلەبەرەکان بەرەو لە ناوچوون ئەچن بەهۆی ئەم جۆرە کارانەوە کە ئێمە ئێڵێن ئەمە حەقیقەت و ڕاستیە چێ ئامادەیە ئێمە بە دوواداچوون بۆ ئەواناکەین کاکەوەر ئەمە کانێکەیە ئەمە کارێزەکەی ئەمە سەرچاو ئاویەکانە کە هەڵگیراونەتەوە بێگومان ئەمە وردە وردە بتوانین ئەوەندەی دەرونی خۆمان ئارام بکەین هەوڵ بدەین ئەم کارە بە لانی پەیوەندیدار بگەێنین بۆی بتوان ئەو هەنگاوانە بنین کە ئەوەی شاخەوان بێکاچێتە و سروشتەوە بانیان گوێ لە تەور و گیانەوەران ئاگرێت کە چەند ئارام و دڵخۆشەکە ژیانیان چەند ئاسوودە ئەبێت کە بەوەی کە بتوانین ئاوێشیان بۆ دابینکەین کاک سامان بابەتەکە زۆر پەیوەندی نییە بەوەی کە ئەم ساڵ باران کەم بۆیان وشکە ساڵیە باران هەبێ و نەبێت کە سەرچاوی کانی و ئاو کارێزەکان هەڵگیرابێتنەوە بە بۆری و بە کۆنکرێت برابێ بۆ شوێنێکی تر ینی هیچ لە مەسەلەکە ناگۆڕەوەنیە بێگومان وەکوتم دەستی مرۆڤیت یا زۆربەی زۆری کە لە ناوبردننی یاخود هەر ئیکۆسیستەم هەر لە ناوبردننی سەوزاییەک پانتایەکی سەوزایی لە سنووری ئێمە هەموو ئەو چەم و بەراوانە هەر هەمووی ئیفراز کرا و کراوە بە شوێنی نیشتەجێبوون ئەمە خۆی لە خۆیدا تێکدانی ئیکۆسیستەمی ژیانەکە بۆ سەدان ساڵی کرد ئیتر ئەو شوێنە نابێتەوە بۆ شوێنەی کە وەکو خۆی لێبێتەوە کەواتە ئێمە دەستێکی زۆری مرۆڤی تیاکە لە ناوبردننی یاخود تێکدانی ئیکۆسیستەمی سروشت و شاخەکانمان بەڕاستی بۆیە هیوادارم بتوانین ئێمە
ئەو لانە پەیوەندیدارانە ئاگادارکەینەوە کە لانی کەم پرۆژەی بچووک بچووکەیە وەک چۆن لە زۆر شوێن ئەیبینین کە دروست کراوە لەسەر ئاستی تاک کە مەخۆی لەخوایدا بۆ زیندوو هێشتنەوەی سنوورێکی بەرتەستیش بێ کەواتە ئەم هەوڵی خۆی هەرداوە ئێمە بتوانین لە ئاستی تاکیش بێ بتوانین هەوڵە بدەین. زۆر باشە کاکسیاوەند گەر باسێک لە شاخەوانی بکەین لێ ساداوەرزی شاخەوانی چۆنین بەپێی وەرزەکە ئێستا کە هاوینە شاخەوانان بەردەوامن لە کەمپینەکانیان و چۆنە تا ئێستا گروپە شاخەوانەکان بە بەردەوامی هەن؟ بێگومان وەرزی هاوین بۆ شاخەوانان ناخۆشترین وەرزی ساڵە چونکە شاخەوان دایمە حەزی لە وەرزە سەخت و دژوار و فێنک و بە تایبەتی زستان بۆ شاخەوانان زۆر زۆر باش و لەبارە. لە ئێستادا شاخەوان هیچ وەرزێک ناوەستێ ئەبێ خۆی لەگەڵ هەلومەرج و لەگەڵ وەرزەکان بگونجێنێ شاخەوان و شاخەوانەیە خۆی لەگەڵ هەلومەرجە وەرزیەکان بگونجێنێ. ئێمە کاڵین شاخەوان دەبێت کە تۆ لە هاوی ناچووی جیالەوەی کە پاڵتۆ و بلووس و قەمسەڵی زیادت پێبێ ئەبێ ئاوی زیادت پێبێ ئەبێ خواردنانەی کە تەڕ و تازن کە بتانی لە جەستت لە وشکبوونەوە بپارێزێ ئەبێت تۆ بەم جۆرە گەشتکە ینی زانست و زانیاری بای ئەوە هەبێ بێگومان شاخەوان ناوەستێت لە هیچ وەرزێکە بەڵام کەشەکە بۆ شاخەوان تا ڕادەیەک لەبار نییە بەهۆی ئەوەی ئەبێ ئاوێکی زۆر بەرێ لەگەڵ خۆیان شوێنەکانیش هەمیشە زیاتر وشک بوونەتەوە و کە درک و پوش و پەڵاشەیە کە ئەمە شاخەوان ناڕەحەتەکات بەهۆی ئەم خۆڵبارینشەوە کە ئەچی ڕووەکەیتە شاخەکان بەڕاستی لەبەر تەپ و تۆز و قەلاس و ئەو درک و داڵە ئاسوودە نابیت. شتێکت باس نەکرد پەیوەندیشی نییە بۆی کە لە وەرزی هاوینە بەدەر لە وەرزی زستان ئەو مێر و خشۆکە زیان بەخشانەی کە هەیە لە وەرزی زستانە نییە وەکو مارود و پشک و کۆمەڵە بابەتی بەڵام لە وەرزی هاوینە هەیە ئەمەش گرفتێ بۆیەوە دروست ناکە؟ لە حقیقەتە تاکو ئێستا شتێکی وا ڕووی نەدا بکرێ بەوەی بتوانین قسەی لەگەڵا بکەین هەڵبەت هەر هەیە یعنی خشۆکەکان هەیە دوو پشک هەیە مار هەیە بەهۆی ئەوەی کە وەکو وتم لەو شوێنەدا ئەبەزی کە تۆ سەرچاوی ئاوەدانی و دەست پێەکەی بە شاخاوێن لەوانەیە لە نزیکترین کاتا کە من لە بەرنامەی ترە ئاماژەم پێکەی کە باشترین شت لەم وەرزە بۆ شاخەوانان بتوانن بەکاری بێنن گێتر هەیە گێتر کە لە قاچی ئەبەستی هەم لە پوش و پەلاش قاچ ئەپارێزێ هو لە هەم لە مێرو و شۆکە زیان بەخشەکان قاچ ئەپارێزێت کە ئەوەش دیسانەوە وەکوتم پێویستی بە زانست و زانیاریە کە چۆن ئەچیتە شاخ. باش کاکسیامان هەر لەسەر بابەتەکەی خۆمان ئەو ناوچانی کوردستانیان ئەو شاخ و دۆڵ و گرد و چوزان چۆن زیاتر کە هەم سروشت ینی دابارین تەسیری تێکردن کەم بارانی وشکە ساڵی هەم ئەوەی کە دەستی مرۆڤ ئەمە یەک دووەم جۆری ئەو باڵندە و با بڵێن ئاژەڵەکەویانە بە زۆری کامانن کە وەک بڵێ پیانەوە دیارە و گرفتارن بەم نەبوونی ئاوە لە ناوچەکانی خۆیانە. یەکەم بە زۆری کە پێوی دیار بێ و نزیک بێن و لە ئاواداری و خەریکن سەڵ نەکەن لە تاوتونیەتی بزنەچێویەکانن کە من هەر لەم 2 هەفتەی پێشوو بوو کە تەسویریشم کردووە نەمنار بەداخەوە بۆی نەزانت شوێنێکە چونکە ڕاوچی بزانێ هەر ئەو ناوچەکوێ لەوانێ ئەچێ بۆی چونکە ئاشنایە بە شاخەکە ئەیبینێ کە ئەو بزنانە نزیک بوونەتەوە لە مرۆڤەکان کە بزنە چێویەکان بەرەو لە ناوچوونە چن کە کە و سوێسکە بەڕاستی زۆر زۆر یعنی هەتا هەر زۆر زۆر کەسێکی ئاسایی ئەم تاقیوارە بچێ بەرەو 1000 مێل لەوانێت چەندین کە و سوێسکە ببینێ کە نزیک ئاوەدانی بوونەتەوە بۆ توونێتی هەوڵی پەیداکردنی ئاوەدەن کە ئەمانە خۆی لەخوایە مار ئێمە لە 1000 مێردین ئاتراوە ئاوە لە بەردەما هەرەوەنە ئاوەکمە ئاومان ڕشت ئەو مارە وردە وردە هات چاوەڕێ بوو ئێمە بڕین و بێت سەر ئاوەکە یعنی هیچ پەلەوەرێک نەماوە کە لە تاوتونیەتی ئەو ترس و دڵڕاوچەی نەماوە لە تاوتونیەتی لە تاو گیانی خۆی بۆی بشی لە هەتا لە مرۆڤەکانیش نزیکە بێت ناو ناخی سروشت و چۆڵەوانیەوە بەرەو ئاوەدانی هاتوون. بەڵێ بێگومان چونکە بەڕاستی کاریگەری زۆر زۆر هەیە لەوەی کە دیسانەوە بڵێم بڕینی و قەتەکردنی سەرچاو ئاویەکان زۆر زۆر کاریگەری هەیە لەسەر فەوتانی ئەو گیان لە بەرانە. زۆر باشە پامە چییە بۆ کەسانی کە ڕوو لە شاخەکانەکەن ینی بەجددی
ئێمە بینیمان لە بەهارە بەناوی ئەوەی کە زۆر جار ڕکلامیان بۆ ناوچە سێرانگاکانە گەرانی ئەم بینیمان هەندێک ناوچی سێرانگا هەبوو کە ڕکلامیان بۆ کرد خەڵک بە لێشاوە چوو بەڕاستی شوێنی ئەنی ڕێزی و شوێنیان ناگرت تێکیان نابوو ئەو سروشتە جوانە جا ئێستا ئەو بەرپرسیارەتی کە بەڕێستان باسان لێوە کرد من ئەو بزنەکەویان بڵاو نەکرێتەوە بەس لەبەر ئەو هەستکردنە بە بەرپرسیارەتی تا چەندێک گرنگە ئەمەمان هەبێت لە حقیقەتە ئەمە شاخەوانان بەداخۆ ئێستا شاخەوانی بەشێکی زۆری بووە بە بزنس کە ئەوەی کە ئەچن کەمپینەکەن بەڵام بەبێ هەستکردن بە بەرپرسیارەتی یعنی هەر ئەو گروپەی کە ئەچێ کەمپینێکەکە لە ناوچێ دڵنیابە لەوە هەفتەی داهاتوو هەر خۆی پێشنیاری بۆ بکەرەوە بچێت ئەو شوێنە ناچێت چونکە لەبەر ئەوەی بەداخەوە کە ئێڵێم ئێمە هێشتا تاکی شاخەوانیشمان ئەوەندە وشیار نەبوو تۆ نەتوانرێت بناسرێتەوە یعنی شاخەوان ڕوو بکاتە هەر ناوچێت دڵنیا بە دوای تۆپچی یەکسەر ئەزانی کە گروپ و شاخەوان هاتوونە تێرە بەهۆی ئەرکی نابەرپرسیارەتیەوە بۆ سروشتەوە چونکە فڕێدانی دەبەی پلاستیک و کاغەز و ئەمجۆرە یعنی هەتا تێکدانی سروشت تۆ ئەچیتە ئەو کەمپینێکەکە هیچ پێویستەکە ئاگر بکەیتەوە دار و درەخت بسووتێنی جا بە تایبەتی لەم وەرزەشە ئەبێ زۆر بە ئاگابین لەوەی کە ئاگر نەکەوێتەوە ئێمە ئاگرێک ئەەکەینەوە کە زەبایەک بێت لەوانێ ئاگرێ یا پشکۆیەک بەرێتە شوێنێک و دوایی زەوت نەکرێت چونکە ڕوویدا ناڵم شاخەوان بوون بەڵام پار حرەکەیەکی لەو شێوێ لە قەرەدا ڕوویدا و دوایی هەندێک لە گروپەکان تاوانبارکران ئیتر دوای نازان بلیژنە چی بەسەر ئەمە بەستم ئەوەیە شاخەوانش یاخو گەشتیارانیش بەدەرنین لەوەی کە لە تێکدانی سروشتا دەستیان هەیە بای خۆی بەڵام ئێمە بێ ئەوەندە وشیار بین لەوەی کە کەمپینمان کرد لەو شوێنانە بتوانین لانی کەم خۆڵ و خاشاکانمان بێنەوە ئەوە تا لە هەزار مێرد کە جادێکی باشی بۆ ڕاکێشرا و چەوڕێژ کراوە بەڵام ئەبینی کە چەندین عەلاگە زڵ و خاشاک لێو کۆکراوەتەوە خۆمە شارەوانی و لانە پەیوەندیدارەکان ناچنە ئەوێت تۆ بۆ لەگەڵ خۆت نایهێنیتەوە بێگومان ئەم شاخی گۆژە کە بەدەیان خەڵک ڕووی تێیەکە بەڵام بەدەیان جاریش پاکراوەتەوە دیسانەوە هەروەک خۆی لێکرێ کەواتە ئەمە دەریەقا ئێمە جارێ تاکمان ناوشیارە جارێ ئەو کەسانی کە ڕووەکەنە شاخەکان بۆی جەستەی خۆیان پاکەنەوە بەڵام بەداخەوە لەگەڵەوەی کە ئەچن هەنگاوانێن بۆی جەستەی خۆیان پاکەنەوە سروشتەکە پیسەکەن کە سەرنجام ئێمە سروشتێکی پاک جەستەیەکی پاک بەرهەمدێنێت ڕاستە زۆر بەڕێز سیامەند ئەحمەد شاخەوان و ژینگە دۆ سپاس بووی لەم تەوەی لەگەڵمان سیامەند دەستخۆشی و لێ یەکەین سپاس بۆم دەرفەتە سەرکەوتوو بیت ئینشەڵڵا